سڵاتان لەبێ قوتابیان خوێنکارانی عزیز لەگەڵتانین بەردەوامین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە درێژەی ڤیدیۆکانمانە لەسەر زانکۆی دهۆک لەگەڵتانین بۆ باسکردنی بەشێکی نوێ تاوەکو بزانین ئەو بەشە نوێیە کەمترین کۆنمرەکانی بە زانکۆ لاین و پارالێل بەگشتی و پارێزگا چەندە تاوەکو لە کاتی پڕکردەوەی فۆرمی زانکۆ لاین وەکو بناغەیەک ئەو کۆنمرانەی لە ساڵی 2022-2023 بۆ ساڵی خوێندنی زانکۆ هاتوونەتەوە لە بەرچاومان بێ و بەرچاو ڕوون بین تاوەکو لە کاتی پڕکردنەوەمان بۆ فۆرمەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببینین. لەم ڤیدیۆیەدا بۆ ئێوەی خۆشەویست باسی کۆلێژی زانست لە زانکۆی دهۆکەکەین تاوەکو بزانین لە کۆلێژی زانست بەشەکان چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆ لاین و هەروەها بە پارالێل چەندن پارێزگا و گشتەکەی چۆنە بۆ ئەوەی سوودی لێ ببین و زانیاریەکانی ئەم ڤیدیۆ وەربگرن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن لەگەڵمان بن. یەکەم بەشمان بەشی زیندەوەرزانیە کە لە زۆر شوێن بایۆلۆجی پێ ئەوترێت واتە هەمان شتن چ بایۆلۆجی چ ئەوەی کە بوترێت زیندەوەرزانی لقی زانستی وەرەگرێت کەمترین کۆنمرەی زانکۆ لاین بۆ پارێزگا 82.2 و گشتێکی 88.5 پارالێلی پارێزگا 76.567 و گشتێکی 81.9 دووەم بەشمان بریتە لە بەشی کیمیا کە ئەویش لقی زانستی وەرەگرێت زانکۆ لاینی پارێزگا 78.567 و گشتێکی 84.2 پارالێلی پارێزگا 72.371 و گشتێکی 80.667 بەشی زانستی کۆمپیوتەر 73.2 زانکۆ لاینی پارێزگایە و گشتێکی 80.774 پارالێلی پارێزگا 66.6 و گشتێکی 74.867 بەشی فیزیک لقی زانستی وەرەگرێت 67.834 زانکۆ لاینی پارێزگایە و گشتێکی 75.861 پارالێلی پارێزگا 64.234 و گشتێکی 69.7 بەشی زەوی ناسی یاخود جیۆلۆجی لقی زانستی وەرەگرێت 64.354 کەمترین کۆنمرەی وەرگیراوە بۆ زانکۆ لاینی پارێزگا و گشتێکی بە هەمان کۆنمرە پارالێلی پارێزگا 58.853 و گشتێکی 61.465 کۆلێژی زانست بەشی ماتماتیک واتە بەشی بیرکاری لقی زانستی وەرەگرێت 62.9 زانکۆ لاینی پارێزگایە و گشتێکی 72.737 پارالێلی پارێزگا 61 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. قوتابیان و خوێنکارانی خۆشەویست ئەوەی کە باسمان کرد لەم خشتەیەدا و لەم ڤیدیۆیەدا کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە زانکۆی دهۆک کۆلێژی زانست بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆ لاین سوودی لێ ببینن. لێرەوە پێتان ئەڵێین هیوامان سەرکەوتنتانە ئێوەش بۆ دڵگەرمی و پاڵپشتی ئێمە لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە.